لەم تەوەرەدا باس لە دەرفەت و هاوکات مەترسیەکانی سەرژمێری گشتی دەکەین. هەڵبەتە سەرژمێری گشتی پرۆسەیەکی گرنگە لە تەواوی عێراقدا کە ئەنجام دەدرێت و بەتایبەت دیاریکراوی لایەنە کوردیەکانیش باز لە گرنگی ئەم پرۆسەیە دەکەن، بەڵام بەو مەرجەی کە دوور بێت لە دەستێوەردانی سیاسی بۆ مەبەستی سیاسی بەکارنێنرێت. ئەمە جگەلەوەی کە سەرژمێری گشتی دەکشێت لە ناوچە کێشە لەسەرەکان لە کەرکووک لە بەشێکی دیکەی ناوچەکان کە تا ئێستش بە ناوچە کێشە لەسەرەکان دادەنرێت مەترسی بۆ دیمۆگرافیا دروست بکات. ئەم مەترسیانە چۆن کاری لەسەر دەکرێت و یاخۆ سەرژمێری گشتی دەبێتە هۆکار بۆ ئەوەی کە کاریگەری نەرێنی لەسەر ئەو ناوچانە دروست بکات. ئەم بابەتانە و چەندین بابەتی دیکە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز نەوزاد ساڵح، چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە ستودیۆی بەیانی کوردستان نیوزمیانە. کاک نەوزاد، سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بەخێراتی. زۆر سپاس. سەرتا هەر بە شێوەیەکی گشتی لە سەرژمێری گشتیەوە دەست پێ بکەین. سەرژمێری گشتی تا چەندە گرنگە و لە پاڵ گرنگیەکەی ئەو مەترسیانەی کە بوونیان هەیە چین؟ بەڵێ، سپاس بۆ جەنابتان. سڵاو لە بینەرانی بەڕێز. هەڵبەتە جەنابتان دەزان کە مێژووی سەرژمێری لە عێراقدا دەگەڕێتەوە بۆ ساڵی 1920 کە ئەو کاتە عێراق لە ژێر ئینتیدابی دەسەڵاتی ئینتیدابی بەریتانیا بۆ هەر بە سەرپشتی بەریتانیەکانیش ئەو سەرژمێریە کراوە. هەرچەندە ئەو سەرژمێری ساڵی 1920 فەرمی نییە، ناچێتە چوارچێوەی ئەو پێنج سەرژمێریەی پێشووکە لە عێراقدا بە ئەنجام گەیەنراوە و سەرژمێری یەکەم لە عێراقدا کە فەرمی بوو بێت 1957 کراوە. و ئەو کاتە بەنسبەت پرسیارەکە جەنابتەوە کە باسی مەترسیت کرد، دیارە مەبەستت کەرکووک و ناوچە جێناکۆکەکانە. ئەو کاتە ڕێژەی کورد لە 1940 بووە لە کەرکووکدا و عەرەب لە 1920 بووە و تورکمان لە 1921 بووە. بەڵام ئەمە بەپێی سەرژمێریەکانی ترۆک و باسم کرد 5 سەرژمێری لە مێژووی عێراقدا کراوە کە یەکەمیان ئەوە بووە نافەرمی بووە ئەوی ساڵی 1920 ببوورە، بەڵام ئەوەی 1950 یەکەم سەرژمێری فەرمی بووە. ئیتر دوای ئەوە لە 1965 سەرژمێری دووەم کراوە، دواتر لە 1970 و لە 1990 سەرژمێری تر کراوە کە کۆتا سەرژمێریان بووە. ئەوەی کۆتا سەرژمێری 1990 لە 15 پارێزگا بووە، بێگومان هەرێمی کوردستانی تیانەماوە. بەڵام ئەمە بەپێی مەراحیل، یعنی بەپێی قۆناغەکانی تعریب و تەرحیل و تەبعیز بەنسبەت ڕێژەی کوردەوە کاریگەری یەکجار گەورەی بووە. بۆ نمونە ئەو لە 1948 کورد هێناوێنێتە خوارەوە بۆ لە 1920 بەڕاستی، و ڕێژەی تورکمان لە 1921 کراوە بە لە 106 و هەروەها ڕێژەی عەرەبیش لە 1920 بووە بە لە 1975. بۆی ئەمە زوڵم و ناحەقێکی گەورە بووە بەرامبەر بە نەتەوەی کورد و نەتەوەی تورکمان کە کراوە. ئەمە وەکو تاریخی سەرژمێریەکان لە عێراقدا. بەڵام مەترسیەکان بەو شێوەیە نییە کە یعنی ئەمە سەرژمێری شتێکی گشتیە لە هەموو عێراقدا و عێراقیش بێگومانێکی لە وڵاتانی کە چۆتە چوارچێوەی ئەو وڵاتانەوە کە بێگومان دەبێت سەرژمێری بکات و سەرژمێری بۆ خۆی چەند ڕەهەندێکی یعنی لە پشتەوە هەیە، یعنی هەر بابەتەکە هەر بابەتی سیاسی لە پشتیەوە نییە. ئەو ڕەهەندانی کە لە پشت سەرژمێری گشتیەوە هەیە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ بەڵێ، بێگومان سەرژمێری هەتا تۆ سەرژمێری نەکەیت ناتوانیت ڕێژەی بێکاری لە وڵاتەدا دەستنیشان بکەیت و ئایا نازانیت ئەم میلەتەی کە هاتە ئەم خەڵکەی کە هاتە بەرهەمهێنە یاخود بەکاربەرە، ڕێژەی ژن و پیا و دەوڵەمەند و هەژار، بەڵێ ڕێژەی گەنج، ڕێژەی ژن و تەنانەت کەرەستەکانی ناو ماڵ و بەکارهێنانی لە ئەم وڵاتەدا و لە بواری پەروەردە و لە بواری کشت و کاڵ و لە بواری ژینگە و لە زۆربەی بوارە ژیاریەکان و کۆمەڵایەتیەکانی وڵات دەگرێتەوە. بۆیە سەرژمێری بایەخێکی یەکجار گەورەی هێشگە لەوەش کە ئەبدەیتی وڵات ئەکاتەوە میزداقیەتی ئەم وڵاتە لە نێو مەحافیلی دەولیە جارێکە سەرترەخات. باشە کاک نەوزاد، هەڵبەتە لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرۆککۆماری عێراق لەگەڵ محەممەد شا سوودانی کۆبوونەوەیان کرد، چەند پێشنیار و ڕاستپاردەیەکیان هەبوو تایبەت بەوەی کە ئەم سەرژمێریە کاریگەری نەرێنی نەبێت و چەند پێشنیازێکە بوو و محەممەد شا سوودانیش لە کۆبوونەوەی ئەنجومەندا پێشنیازەکانی پەسەند کرد. ئەمە تا چەندە کاریگەری ئەرێنی لەسەر سەرژمێریەکە بەجێ دەیەڵێت و تا چەندە لە دەستێوەردانی سیاسی دووری دەخاتەوە؟ سەرژمێریەکە فەرمیە بەپێی مادەی 110 دەستوری عێراقی فەقەرە 9 ئەکرێت
و بەپێی یاسای ژمارە 40 پەرلەمان بەڕێوە دەچێت و بەپێی یاسای ژمارە 32 ساڵی 2023 ئەنجام دەدرێت. ینی ئەمانە ڕەهەندە یاسایەکەیەتی کە ئەوەی جەنابەت ئەفەرمید لە سیوێکی مانگ لە کۆبوونەوەکەی کۆشکی کۆماری بەڕێز سوودانی و بەڕێستەرە کۆمار و ئەو ناوەندانی کە معنین وەزارەتی پلاندانان و نوێنەری وەزارەتی بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستانیش بەڕێز دکتۆر دارەوەمانە معنین بەم کارە بەڕاستی ئەوەی کە هەبێت مەترسیەکە تەنها ئەوەیە کە لەم سەرژمێریەدا هەر کەسێک لە هەر گوزارێک نیشتەجێ بێت سەرژمێریەکە بکات بە نیشتەجێبوونی ئەو شوێنە تۆمارەکرێت و تۆمارەکەش ئەلکترۆنیە ئەو کارمەندانی کە دەگەڕێن تابلێتێکیان پێ هەموو ئەو شتانە تۆمارەکەن ئەو پرسیارانەی بێگومان هەفتا پرسیارە لەم فۆرمەدا کە لە 2021 مانگ دەبێ بکرێت لە ماوەی ئەو دوو ڕۆژە هەموو عێراق و هەموو گوند و ئەو شوێنانش دەگرێتەوە کە توورە دەستێن یاخود بەهۆی کەشوهەوا ئەگەر مەبەستم ئەوەی وەزارەتی پلاندانان حسابی ئەوەی کردووە کە شوێنێک کرد نەتوانن بیگەنێ یاخود دوور بێت یاخود بەهۆی کەشوهەوا بەڵام ئەو بابەتەش هەمووی حساب کراوە. ئەوەی کە جێی مەترسی بێ باسی ئەەکەم جارێککە ئەوەیە بەنسبەت کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بەڕاستی جەنابتان دەزان کە لە ماوەی ئەم 5 سەرژمێریەی پێشوودا لەو فترانەی 35 ساڵ زیاتری حیزبی بەعز کە تعریب و تەبعیس و تەرحیلی لە کەرکووک و ناوچە جێناکۆکان کردو ئەو عەرەبە هاوردانەی بەتایبەت کە هێنراون لە جنوبی عێراقەوە بۆ کەرکووک و ناوچە جێناکۆکان و لەوێ نیشتەجێ کراون دیارە ئەمە دیمۆگرافیا و ئاماری ئەم شار و ناوچانەی تێکداوە وای کردووە کە ڕێژەی عەرەب زیاتر بکات و ڕێژەی کوردەرۆک و خۆی بێت یاخود کەم بکات. ئێستاش مەترسیەکە ئەوەیە کە ئەمانە ئەگەر لەسەر ئەو شوێنانە نیشتەجێ بوون و نەگەڕاونەتەوە هەرچەند بەپێی مادەی 140 ئەوانە قەرەبووشیان وەرگرتوێتەوە بەڵام نەگەڕاونەتەوە هەر لە جێگای خۆیانن ئەمە بەڕاستی جێگای مشتومڕە و لە کۆبنەوەکەش باسی کراوە دەرەنجامەکەی تا ئێستا نازانین بەڕاستی چی بە دوای ئەوەدا هاتووە ئایا چۆن بڕیاریان داوەکە ئەمە چۆن جێگای ئەکەنەوە کە ئەمە زوڵم و ناحەقێکی گەورەیە لە نەتەوەی کورد و تورکمان. باشە بابەتێکی دیکە هەیە کە تا ئێستاش داوا کراوە بەڵام یەکلایی نەبووەوە ئەوەی کە هەر هاوڵاتیەک لە ناوچەکەی خۆی خەڵکیی ناوچێکی دیکە بوو لە سەرژمێریەکەدا ئاوا ئەژمار بکرێت بۆ نمونە هاوڵاتیەکی کەرکووک کە لە سلێمانی لە هەولێر لە دووهۆک لە هەر ناوچێکی دیکە نیشتەجێیە لە سەرژمێریەکەدا کلی پسترا و سەر بە کەرکووک ئەژمار بکرێت ئەمە زەحمەت دەبێت. ئەمە یەکلایی نەکراوەتەوە وەکو باسم کرد دەرەنجامەکەی تا ئێستا ڕوون نییە بەڕاستی بەڵام زەحمەت دەبێت بەنسبەت وەزارەتی پلاندانانی عێراقەوە بڕواناکەم زەحمەت بێت بەڵام لەبەرەوەی ڕەهەندی سیاسی لە پشتەوەیە احتیمالە خۆیان لە قەرەی نەدەن بەڵام ئەمە ئەرکی هاوڵاتیانە یعنی بۆ نمونە ئێستا ئەو بەڕێزانەی ئەو دانیشتوانانەی کە لە هەولێر نیشتەجێن و خەڵکی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانن یاخود لە سلێمانیان لە شوێنەکانی ترن پێویستە لەو دوو ڕۆژەدا و ضرورە لەو دوو ڕۆژەدا لە کەرکووک و ناوچە جێناکۆکان بن بۆ ئەوەی لەسەر ئەوێ تۆماری خۆیان تۆمار بکرێت و ئەو کاتە ڕێژەی کورد ڕێژەیەکی تەندروست و سەلامەت ئەبێت مەترسیێکی ئەو تۆ نابێت بەڵام بێگومان ئەگەر ئەوەی جەنابەت ئەفەرمی خەڵکی کەرکووک بێت یاخود ناوچە جێناکۆکان بێت لە هەولێر بێت لە سلێمانی بێت لێرە ئاماری خۆی بکات ئەمە بەڕاستی هەر خۆمان بۆ خۆمان یعنی ئامارەکە تێک دەدەین و ئەمە جێگای مەترسیەوە بیریشمان نەچێت ئەم پرسیارانەی کە ئەو کارمەندانەی کە هەڵەسن بەم بابەتە یکەنیان بابەتێکی زۆر گرنگە بۆیە مەبەستمە باسی بکەم پێویستە هاوڵاتی لە ماڵ بێت لەو ڕۆژەدا و مەسەمسەکانی ئامادە بێت و ئەو پرسیارانی کە لێ ئەکرێت زۆر بە دروستی وەڵامی باتەوە چونکە دوجار هەر بەپێی یاساکە هەم سزای مادی لەسرە هەم زیندانیشی تەنانەت تێدایە ئەگەر وەڵامێک پێچەوانەیەکەی بێت ڕاست نەبێت بۆیە ئەمە گرنگە بەڕاستی ئەمە حکمت لەمەدا چییە کە بەشێک لە هاوڵاتیان ڕەنگە بە دروستی جوابی ئەمە نەدەنەوە بە تایبەتی لە هەلی کارە ڕەنگە کاری هەبێت با بڵێن ئەندامانی خێزانەکەی 5 کەس بن هەر پێنجان هەلی کاری هەبێت بەڵام سییانیان بڵێن هەلی کاری هەیە هۆکاری ئەمە ینی چ کاری گەریەک لەسەر سەرژمێریەکە و ڕاست و دروستیەکەی دروست دەکات و هۆکارەکەیش چییە ئەگەر بە دروستی ئێمە وەڵامی ئەم پرسیارانە نەدەینەوە بڵێ
وەکو باسم کرد ینی ئەو ڕەهندانی لە پشتی سەرژمێریەوەن بێگومان هەمەلایەنەن و بابەتێکی گشتیە یعنی ئەچێتە چوارچێوەی خزمەت گوزاری گشتیەوە لەبەرەوەی وڵات پێویستی بەوەیە کە بزانێ وەکو باسم کرد پێشتر چەند کەسی دەوڵەمەندی تایە چەندی هەژارتایە ڕێژەی بێکاری چۆن ئەگەر بێت و ئەم پرسیارانە ئەوەی ڕەنگە ئەوەی جەنابەت ئەفەرمی احتیمال ینی شتێکی کەم بێ ینی لەوانەیە لە 100 خێزانە 4 خێزان یا 3 خێزان وەکو دروست وەڵامەکەیان نەدەنەوە بەڵام هیچ سوودێکی بۆ ئەو خێزانانە نابێت باشتر وایە ئەو هاوڵاتیانە کە وەڵامی پرسیارەکان بەڕوونی بدەنەوە بۆ ئەوەی سەر لە ئەو کەسانی کە باڵێن کارمەندەکان کە معنین بە ئامار سەریان لێ تێک نەچێت و وەڵامە دروستەکان وکو خۆی وەربگرنەوە و سوودەکەی بۆ گشتیەوە بۆ حکوومەتە ڕەنگە ئەمە پەیوەندی بە نەبوونی هۆشیاریەوە هەبێت تایبەت بۆی کە بۆچی سەرژمێری ئەنجام دەدرێت لە نێوان بەشێک لە هاوڵاتیاندا پرسیارێکی بەجێ خۆی وەکو پێویست وەزارەتی پلاندانانی عێراق ینی وەکو چۆن بۆ نمونە لە هەڵمەتی هەڵبژاردنەکانە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان پەیڕەوی ژمارە 2 دەرکرد کە لە پەیڕەوی ژمارە 2 کە 19 دەبوو سەرجەم ڕێنمایی و ڕێکارەکانی تێدا بوو و هەموو شتەکانی تێدا بوو لەسەر هەم بۆ کاندیدان بۆ دەنگدەران بۆ هاوڵاتیانی دەنگدەر ئەمەش دەبوو وەزارەتی پلاندانانی عێراق بەڕاستی یعنی وەکۆڵێ ڕەچەتەیەک یاخود هۆشیارێکی ڕۆشنبیری وهای بڵاو بکردایەتەوە لەسەر ئەوەی کە هەتا ئێستا ینی کەمە شتەکان هەرچەند ینی چەند ڕۆژێکی ماوە چەند ڕۆژێکی کەمی ماوە دەبوو ئاستی ینی ئاستی ڕۆشنبیری خەڵک بگەێن ئەو ئاستی کە ئەمە بابەتێکی گشتیە و بۆ سوودەکەی بۆ حکوومەتە بۆ ئەوەی خەڵک بە دروستی وەڵامی پرسیارەکان داتەوە باشە کاک نۆزار جارێکی دیکە دەچینەوە سەر ناوچە دابڕێنراوەکان و ناوچانێکە کێشە لەسەر و ڕەنگە ئەم سەرژمێریە کاریگەری نەرێنیەکە بەجێ بێڵێ بۆ هۆکاری بە تایبەترە گەر کەرکووک بە نمونە بێنینەوە زۆر دەمێکە پلانی بۆ دانراوە زۆر دەمێکە عەربی هاوردە لەوێ نیشتەجێکراوە و کاری بۆ کراوە کە ڕێژەی کورد لەوێ کەم بێت و ڕێژەی دانیشتوانی عەرب لەوێ زۆر بێت ئەم بابەتانە بمانەوێ و نەمانەوێ ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ کاریگەری لەسەر سەرژمێریەکە دروست دەکات چۆن ئەم کاریگەریە کەم بکرێتەوە بەڵێ بێگومان ئەوەشی کە چارەسەر بێ ینی ئەوەندەی ئاگاداری کۆبنەوە کە بم باسی چارەسەرەکە لە دوای سەرژمێریەکە کراوە چونکە ئەم پرۆسەیە ڕاستە 20 مانگ دەست پێکات بەڵام بیرمان نەچێت هەتا 12 بەردەوامە بێت لەبەرەوەی یەکێک لەو کارمەندانە لە گوزەرێکدا لە گەڕێکێکدا لە ماڵێکدا ڕەنگە احتیمال ئەو پرسیارانە بە یەک ڕۆژ تەواو نەبێت بۆیە هەندێک لە چارەسەری ئەو گرفتانی جەنابەت ئەفەرمی بەنسبەت ناوچە جێناکۆکان و کەرکووکەوە لە دوای سەرژمێریەکە دێتە سەر چارەسەرکردن و قسەی لێکراوە ئەوەندەی کە ئاگادار بم بەڵام بێگومان ئەم بابەتە ئەگەر وەکو سیاسی بەکار بهێنرێت بێگومان زیان بە بەرژەوەندی نەتەوەی کورد و تورکمانە گەیەنێ لەو ناوچاندا ئەگەر بەڵامی تر لە کۆبنەوەکان باس کراوە و داوای ئەوە کراوەکان بابەتە بە سیاسی نەکرێت و تەنها بابەتێکی مەدەنیانە بێت بۆ هەموو وڵاتانی دنیا بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ نەوزاد ساڵح چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی بەیانی کوردستان نیوز لەسەر پرسی سەرژمێری و دەرفەت و مەترسیەکانی قسەی بۆ کردین دووبارە سپاس بۆ بەڕێستان باز بۆ جەناب ماندوو نەبن